والله داواکاری چیمان ئێمە دایما فی خۆمەمان کردووە غەدرمان لێ نەکەن و غەدرش قبوڵ ناکەین. پێتان وایە غەدر ئەکرێ؟ هەر وەڵا غەدرم شارە زۆرەکەی تۆ لە دوێنێ وەزانی چەند ڕۆڵ لێم شارە گیراوە چەند گەزمان فەوتاوە چەند گەزمان شەو لە ماڵەوە دەرکراوە لە پێ ناوچێ کەس نازانێ هەموو شتێ بۆ ئەوان هەیە بۆ ئێمە نییە ئەوان خێمێن هەڵدا چەندهای چەند ڕۆژ ئەو ڕێگا سەرەکییان کرد کەس هێنەی وێرا کەسیشتی پێیان نەوت کەچی ئێمە خۆپشاندانێکمان کرد لە ڕەحیمەوە چەند گەزمان شەید بوو چەند گەزمان گیدراوە چەند گەزمان دایسە بێ سەر و شوێنە لە پێ ناوچیە نازانی. هیچ بەڵێنتان پێ دراوە داواکاری هەر قسەیە جاری شوێنیە بەرپرسە لەو دۆخەی کەرکوو لەو دۆخەی هەر حزبەکان چیان ئەمانە هەر قسەکەن و کاندید یە قسەکە و باڵێنە داویست باڵێنەکەش تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە. داوا لەواکەین کە نائەدالەتی نەکرێ لە بین کورد و عەرەب و تورکمانە بۆ ڕێگا بە ئەو بدرێ 5 ڕۆژ ڕێگا بگرێ بۆ ڕێگا بە من نەدرێ داوای مافێکی خۆم بکەم بۆ ئەم فەرق و جیاوازی داواکاری سەرەکیەوە چییە ئەمڕۆ ئێستا؟ داواکاری سەرەکی ئێمە ڕاتینە بۆ پاڵپرسی لەو شەهیدانە داواکاری ئێمە ئەو هێزانە دەرچێت لە مەنتیقە کوردیەکان بۆ تەعدایەکەنە تاکەی زوڵم لە کوردەکەن هاتینە بۆ سزنانەوە بەریان دەنووتر میانگر ئەم قوواتیان ناوردووە ناو گەڕەکە کوردیەکان و نابێنانی ئەو شتێکی زۆر ناخۆشە بۆ کورد دەسەڵاتی کورد لەم شارەیە بێت هەڵوەستیە بێ لەم شتێ. پێتان وایە هەڵوێست نەبووە سەبارەت بەو دۆخێکە حەولیان داوە هەڵوێستە بووە هەڵوێستە بووە حەولیان داوە.